والله بیا وایە بەس لەبەرەوەی لەسەر ئیشەکەی دەرنەکرێ سڕ و ئەبیسێ مدیرەکەی یا وەستاکەی کوفرەکە سەرخۆی شۆڕەکە خۆی زەلیلەکە واز لەو ئیش و کارە نایەنێ. خی پەروەردگار شەفەرمێ وقد نزل عليكم في الكتاب أن إذا سمعتم آيات الله يكفر بها ويستهزأ بها فلا تقعدوا معهم حتى يخوضوا في حديث غيره إنكم إذا مثلهم. لإيمان دار وخواي پروردگار فرزي كدوتا سرمانا اگر لشويني كارت كرد وظيفتك لشويني ابو يا لخود لما زيشيك دانشتوتا با هر كسي بي با سروك عشرتك بي با باوكت بي با خالود بي با مامت بي ككفر قل لغري دا منشا كدانشتي دان بو تاوانا انا انكم اذا مثلهم باش دار بي لو تاوانا با غيرت من هم برانبر بدينه كمان براكان ولا غيور بابو خوت اما چارە نووستا بۆ هیچ کەسێ خۆت تووشی دۆزەخ مەکە لەبەر خاتری هیچ کەسێ خۆت تووشی دۆزەخ مەکە نەبۆ مناڵ نەبۆ ژن نەبۆ پارەدادت نادا واللهی لەسەر هەر ئیش و کارێک ئیش و کار بکەی لەوێ کوفر بکرێ و بەجێی نەیەلی بەرەکەت ناکەوێتنە ئەو پارەیە ئیلا باجەکەیە دەیتەوە ئەو پارەیە بۆتە بێتە دەرد و بۆتە بێتە دەردەسەری و نەخۆشی بۆتە بێتە گرێ